بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. مزگەوتی ئاکرەی گەورە یەک لەو مزگەوتانەیە کە یەکەمین مزگەوتە کە لە کوردستان چاکرایە، بینایەت کرایە. ئیسلام وەختی بەلاو بووی منتشر بووی لە عالەمێ، گەشتە کوردستانê. لە کوردستانê دوو مزگەوت هاتنە چاکردن، ئەوەل مزگەوتن لە کوردستان کە هاتینە چاکردن. یەکەم مزگەوتی ئاکرێ، دووەم مزگەوتی خۆرماڵ. ئەویش لەو مزگەوتانەیە کە یەکەمین مزگەوتن کە هاتینە چاکردن و عیبادەت تێدا بێتەکردن. مزگەوتی ئاکرێ ساڵی 20 هیجری بینایەت کرایە، چاکردیانە. 20 هیجری یعنی پێشی ئێستا بە 1420 قسوور 26 ساڵ ئەو مزگەوتە دانایە. طبعا مەراحلێت مزگەوتێ لە بیدایەتی ئەو مزگەوتە زۆر گەورەتر بوو لە مەساحەکەی وێ، بەس لە نەتیجەی بیناکان وەختەکان بڕێک کەمتر بوویتەوە مەساحەکەی وێ. ئەو مزگەوتە طبعا خەلافەت و میرنشین بوو وەختێکی ئاکرێ کاروەکی لە کتێبی تاریخ باز دەکات. مەقەڕێ خەلافەتیش لە قەلعەی بوو، قەڵاتی ئاکرێ. ئەمیرەکان هەموو گاوێ ڕۆژی جومعە بەو چیایی دەداتنە خوارێ نوێژیان دەکرد لە جومعەی و دەگەڕانەوە. ئەو مزگەوتە بە ئەمری عومەری کوڕی عەبدوڵڵاه، بە ئەمری عەبدوڵڵاهی کوڕی عومەری خەتاب هاتیە چاکردن. یعنی لە ئەوەلی زەمانێ عومەری کوڕی خەتاب بوو بە ئەمری وی چاکرایە، بە ئەمری کوڕەکەی کە عەبدوڵڵایە. ئێستاش مەرقەدی تەقریبەن هەندێک دەرێن لە مۆسڵێ مزگەوتە کە دەرێنە مزگەوتی سوڵتان عەبدوڵڵاهی. ئەو مزگەوتە کە چاکرای قوتابخانەی ئاینیشی لەگەر چاکرا، چونکە هەر مزگەوتە کە چاکرا بە دەبێ قوتابخانەش هەبە، ڕەوشەنبیری و ثەقافەت و ئەوانە هەموو لەو وەختی لە مزگەوتان بوو. ئەو مەدارسانە نەبووینە. مزگەوتی ئاکرێ زۆر عولەمای لێ هەڵکەوتینە. یەک شێخ محەممەد بنی فاضل، شێخ محەممەد بنی فەضڵون پێی دەرێنەوە، مەرقەدی لێرە شرایتەوە. یاقوت الحەمەوی باز دەکا لە معجەم البولدان، دەرێ ساڵی 600 هیجریە من هاتم، طبعا ڕەحالە بوو یاقوت، هاتمە ئاکرێ، لەوێن دەرێ دانیشتین لەگەر مامۆستایەکی گەورە ناوی شێخ محەممەد بنی فەضڵون بوو، کوڕی فەضڵۆنی بوو. ئەو شێخ محەممەدە لە کتێبەکەی خوو باز دەکە، دەرێ مناقەشەک چابوو لە بەینی منەوەی سوال و جواب، ئەمە مناقەشەمان لەسەر ئەو مەسەلەی دەکرد. وە خودانی قاموسی فەیروز ئابادیش لە کتێبەکەی خو دەرێ ئاکرێ باژارێکی مەشهورە و ئاشکرایە، برادەرمان تێدا شرایتەوە کە محەممەد بنی فەضڵۆنە، کە فەقیه بوو، عالم بوو، تالیفاتیشی هەنە. لە ساڵی 585 وەفات کردیە یەکجری، یعنی پێشینوکە 900 ساڵە تەقریبەن وەفاتی کردیە. هەروەها لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکان دەرگای ئەم مزگەوتە هەمیشە کراوە بووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەم ناوچەیە.
یەکێکی تر لە تایبەتمەندەکانی ئەم مزگەوتە جێگای نوێژ و هۆڵە ئاینەکانە بۆ خانمان. ئەمەش وای کردووە کە خەڵک لە هەموو ناوچەکان کاتێک کە سەردانی شاری ئاکرێ دەکەن بە هەمان شێوە سەردانی مزگەوتی گەورەی ئاکرێ بکەن.